بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕە 87. لاپەڕە 87 بە پرسیاری دوو دەست پێ دەکەم چونکە پرسیاری یەکم ئەو جۆرە پرسیارانم لەوانەکەی پێش ئەوانەیە باس کرد لە کاتی لێکدانی ژمارەی 2 ڕەنووسی. لێرە چ نووسرایە؟ لێک بدە، بخەمڵێنە، تاکو ساغ بکەیتەوە. پرسیاری ژمارە 2 37 جاران 22 پێش هەموو شتێک دەخەمڵێنم. خەمڵاندن واتە ئەو ژمارانە دەکەمە ژمارەی ئاسان سفریان هەبی لە خانەی یەکان، کەواتە هەفتەکەی دەکەمە سفر، بەڵام ئەو سێ ناتوانم ئەوها بەجێبێرم چونکە هەفت ڕەنووسێکی گەورەیە. لە کاتی کە دەیکەمە سفر ئەو سێە گەورە دەبی بە یەک ژمارە، کەواتە 37 نێزیکە لە 40 دەیکەمە 40، بەڵام 22 ئەو دوای دەکەمە سفر، دووەکەی دیش هەروەکو خۆی دەهێڵمەوە. 22 دەبیتە 20، 37 دەبیتە 40، واتە 40 لێکی دەدەم لەگەڵ 20 دەکات چەند؟ 2 سفر هەیە، 2 جاران 4 8. لێرە لە کاتی لێکدانی بەڕاستی بە دروستی پێویستە ئەنجامی لێکدان نێزیک بی لە ژمارە 800. ئێستا لێک دەدەم خانەی یەکان لەگەڵ خانەی یەکان. 2 جاران 7 14. چاری لێرە دەنووسم، ئەو جارەی یەکەکەی لێرە دادەنێم. دیسان 2 ئەو جارەی دیسان خانەی یەکان، بەڵام لێرە لەگەڵ خانەی دەیانی 37 کە سەیە. 2 جاران 3. 2 جاران 3 یەکسانە بە 6. 6 کۆ یەک یەکسانە بە 7. تەواو. خانەی یەکان تەواو بوو، لێکمدا لەگەڵ خانەی یەکان و خانەی دەیان. ئێستا دەچمە لای ئەو دووەی دیکە کە لە خانەی دەیانە، پێشی بچم لێکی بدەم، یەکسەر یەک سفری لێرە دادەنێم. ئێستا 2 جاران 7 دیسان دەکا 14. 2 جاران 3 دیسان دەکا 6 یەکیش 7، کەواتە ئەگەرە من 2 ڕەنووسم هەبوو پێک بچن، یەکسەر ئەو ژمارەی لێرە دەنووسمەوە، پێویست ناکا بچم خۆماندی بکەم. ئەوها 74ەکەم نووسیەوە، بەڵام 4ەکە لە ژێر 7یش بە تەنێ دەنووسرێتەوە چونکە هەمیشە لە ژێر خانە یەکان دەبی سفرم هەبی. ئێستا 74 کۆ دەکەمەوە لەگەڵ 740، 4 و 0 هەر 4، 7 و 4 دەکاتە 11. یەکەکەی لێرە دەنووسم، یەکەکەی 11ی لێرە دادەنێم. 1 و 7یش یەکسانە بە 8. 814 زۆر نێزیکە لە 800، کەواتە ئەو لێکدانەی من زۆر هەڵە نییە، وەڵامەکی شیاوە و گونجاوە. 814. بێمە لای پرسیاری ژمارە 3. پێشی بچمە لای پرسیاری 3 ڕێیەکی دیش هەیە لۆ تێگەیشتن لە لێکدان، ئەویش ئەوەیە. خانەکان دروست دەکەم، خانە یەکان و دەیان، ئەو ژمارەی هەما ژمارە 37، هەفتەکە لە خانە یەکانە، 3ش لە خانەی دەیانە، 22ش یەک لە دووەکان لە خانە یەکانە، دووەکەی دی لە خانەی دەیانە. ئێستا دەبی ئەمن بزانم خانەی دەیان 3 واتە 30، واتە ئەوە 3 نییە بەڵکو 30، ئەوەش 2 نییە بەڵکو 20، ئەو هایدانێم کە 20، ئەو هایدانێم کە 30. ئێستا ئەو دوای دەینم، یەکەم جار جارانی 7 دەکەم بزانم دەکات چەند. 2 جاران 7 ئەوها
دەنووسم یەکسانە بە چاردا. دوو جاران هەفت هەمووی دەنووسم چاردا. ئەو دوای دێنم جارانی سی دەکەم چونکە ئێرە سیە. کە جارانی سی دەکەم دووی یەکسان دەبی بە 60. ئێستا تەواو بووم لەوێ ئەو جارەی ئەو 20ەی دەینم جارانی هەفتی دەکەم یان هەفت جاران 20 یان 20 جاران هەفت کێشەنی هەر یەکە یەکسانە بە 140 دەینووسمەوە. ئەو جارەی ئەو 20ەی جارانی ئەو سیەی دەکەم کە ئەویش دەکاتە 600. ئێستا چ دەکەم؟ کۆ دەکەمەوە 14 کۆ 60 کۆ 140 کۆ 600 بزانم ئایا ئەو ڕێگایە ڕاستە بۆ لێکدان یان هەڵەیە. 4 و 0 و 0 و 0 هەر 4. ئێستا 1 و 6 لەگەڵ 4 دەکاتە 11 لەگەڵ 0 هەر 11. یەکەکەی لێرە دەنووسم یەکەکەی دی دێتە با لە لایشکە بینووسم ئەو یەکە لەکن خۆمی. ئەو جارەی ئەو یەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 6 دەکا 7 ئەو یەکەی کە هەم بوو یەکسانە بە 8. ژمارەکە بووە 840 کەواتە هەمان ئەنجامە لەگەڵ ئەو ئەنجامەی کە بەدەستم هات لێرە لە کاتی لێکدان. هەموم سڕیەوە بەداخەوە بەڵام وابزانم 840 دەبوو کەواتە ئەوەش ڕێیەکی دیکەیە لە ڕێیەکان. با بە بژمێر لێکدەم هەتا 100 بزانم 840 دەبوو. 37 جاران 22 840 کەواتە ڕاست بوو. ئەو ڕێش هەیە لۆ تێگەیشتن لە لێکدان. ئێستا پرسیاری 3 1 جاران 4 هەر 4 1 جاران 5 هەر 5 3 جاران 4 لێرە سفرەکی زوو دادەنێم 3 جاران 4 12 دوی دەنووسم با یەکەکە لێرە بی 3 جاران 5 15 کۆی دەکەمەوە لەگەڵ 1 16. ئێستا ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە 54 لەگەڵ 1620 4 5 و 2 7 و 6 بە تەنێ دێتە خوارێ یەکیش 1674 1674. ئێستا با خەمڵاندنەکەی چاکەم بزانم ئایا ڕاستم کردیا یان ڕاستم نەکردیا. خەمڵاندنەکەی دروست دەکەم. خەمڵاندن کووە؟ ئەو ژمارەیە هەمیشە دەبی لە خانە یەکان سفرەکی دانێم 5 دەبیتە 50 سی و یەکیش دەبی بە سی کەواتە 50 لێکی دەدەم لەگەڵ سی. 2 سفرم هەیە 1500یش زۆر نێزیکە لە 1674 کەواتە هەڵم نەکردیا. لێکدانەکەم گونجاوە و شیاوە. لێرە 42 دەکەمە 40 دەیخەمڵێنم 26ش دەکەمە 30 چونکە نێزیکترە لە 30 هەتا ئەوەی لە 20. 4 جاران 3 12. ئێستا لە کاتی لێکدان دەبی ژمارەکی نێزیک لە 1200 بەدەست بکەوی 6 جاران 2 12. ئەمن هەمووی دەنووسم ئەو یەکە دوایە دەسڕمەوە 6 جاران 4 24 کۆ ئەو یەکە 25. یەکسەر تەواو بووم لێرە پێشی دوی جارانی دوی بکەم سفرەکی لێرە دادەنێم ئەوجا 2 جاران 2 4 2 جاران 4ش 8. ئێستا کۆ دەکەمەوە 252 لەگەڵ 840 2 سفر هەردوو 5 و 4 یەکسانە بە 9 2 8 یەکسانە بە 10
1992 زۆر نێزیکە لە 1200 زۆر نا بەڵام نێزیکە ئەگەر بەهات بە ئەم لێرە 3000م بەدەست کەت بە یان 4000 ئەوە هەڵەکی گەورەیە بەڵام 1200 و 1092 زۆر لە یەک نزیکن. پرسیاری چاریش تەواو بێگومان ئەمن ناتوانم ڕەنگە هەموو پرسیارەکان شیکارکەم تەنیا ڕێسایەکەی بزانین هەمووی دەزانین. 357 بخەمڵێنم دەیکەمە 400 زۆر نێزیکە لە 400 بێگومان دەتوانم بیکەمە 360ش بەڵام دەیکەمە 400 ئاسانە. 41ش دەکەمە 40 هەمیشە دەبی سفر هەبی لە کاتی خەمڵاندن لە خانە یەکان و ئەگەر کرا دەیان و ئەو شتانە 3 سفر هەیە هەر سێکیان دەبی بنووسمەوە 1 2 3 4 16 ئەو ژمارە لێرە بەدەستم دەبی نێزیک بی لە 16,000 ئێستا 1 جاران 7 7 1 جاران 5 5 1 جاران 3 3 لە کاتی ئەگەر هەبوونی 1 بە 16,000 لێرە بنووسم لە بیرم لە چی 16,000 لە کاتی لێکدان لەگەڵ یەک ژمارەکە هیچ ناگۆڕێوەکو خۆی دەینووسمەوە 3 5 7 3 5 7 هەر وەکو کووە. ئێستا یەکسەر سفرەکی دادەنێم ئەو جەچاری جارانی هەفتی دەکەم 4 جاران 7 28 دووەکەی لێرە دەنووسم 4 جاران 5 20 کۆ 2 22 دووەکەی لێرە دەنووسم دووەکەی دیسان لێرە دەنووسم 4 جاران 3 12 کۆ 2 14 دەنووسم 14 ئێستا کۆ دەکەمەوە ئەو دوو ژمارانە بزانم دەکات چەند 7 سفر هەر 7 لێرەی دەنووسم 5 و 8 13 سێکەی دەنووسم یەکەکەی لێرە دادەنێم 1 و 3 4 4 و 2 6 لێرەی دەنووسم ئەو چوارە دێتە خوارێ ئەو یەکەش دێتە خوارێ 14,000 لێرە 16,000 بوو چونکە ئەو ژمارەم زۆر گەورە کرد لەبەر هەندێ ئەو جیاوازیە هەیە ئەگەر بەهات بە ئەو ژمارەم ئەوەندە گەورە نەکرد بە بمکرد بە 360 زۆر ئەو خەمڵاندنە نێزیکتر دەبوو لەو ژمارەیە بەڵام هەست دەکەم هێشتا 14,600 ژمارەی شیاوە هەڵی گەورەم نەکردیە. ئێستا بچمە لای پرسیاری ژمارە 6 ئەو ژمارەی دەخەمڵێنم دەیکەمە 900 زۆر نێزیکە لە 900 0 و 0 و 9 دەیکەمە 900 لێرە دەینووسم 22 دەکەمە 20 لە کاتی لێکدان 3 سفرم هەیە 2 جاران 9 18 ژمارەکە دەبێ ببیتە 18,000 ئێستا لێک دەدام 2 جاران 8 16 با ئەو جارە یەکەکەی لێرە بنووسم دوایە لای بم 2 جاران 8 16 کۆ 1 17 دەبی ئاگام لەو یەکە بی 2 جاران 8 16 کۆ 1 دیسان 17 1776 زوو سفرەکی لێرە دادەنێم ئێستا پێویست ناکە ئەمن دیسان 2 جارانی 888 بکەم چونکە هەر هەمان ئەو ئەنجامەیە کاتە ئەو ژمارەی دەنووسمەوە وەکو کووە ئەو هادەی نووسمەوە 6 لێرە 7 لێرە هەفتەکەی دی لێرە یەکیش لێرە ئەو های لێدێ 1776 1776 بێجگە لەو سفڕی ئێستا کۆیان دەکەمەوە 6 و 0 هەر 6 7 و 6 13 7 و 7 14 یەکیش
15 1 7 8 1 9 ئەو یەکەش دێتە خوارێ 19,000 زۆر نێزیکە لە 18,000 19,536 زۆر نێزیکە لە 18,000 کەواتە لێکدانەکەم لێکدانە چی باشە 904 دەخەمڵێنم دەیکەمە نێزیکی دەکەمەوە دەیکەمە 986 دەکەمە 90 دەتوان بیکەمە 100 بەڵام دەیکەمە 90 0 9 جاران 9 81,000 ئێستا لێک دەدەم 6 جاران 4 24 دووەکەش لێرە دەنووسم دوایە لای دەبم 6 جاران 0 هەر 0 کەواتە ئەو دووە کۆی دەکەمەوە لەگەڵ دووەکە جێی باشە 6 جاران 9 54 تەواو ئێستا سفرەکی زوو لێرە دادەنێم هەتا هیچ ژمارەی لەوێ نەنووسم ئێستا دێمە لای ئەو هەشتەی لێکی دەدەم لەگەڵ یەک لەوانە 8 جاران 4 32 دووەکەی دەنووسم لێرە سێکەش لێرە دادەنێم 8 جاران 0 هەر 0 کۆسێ دەکاتە 3 8 جاران 9 یەکسانە بە 72 دەنووسم 72 ئێستا ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە 4 و 0 هەر 4 2 4 4 و 3 7 5 و 2 7 7ەکەی دیش 7,000 زۆر نێزیکە لە 81,000 چونکە ژمارەکان گەورەنە چەند ژمارە گەورەتربی ئەگەر جیاوازیەکە زۆریش بوو ئەوەندە کێشە نییە چونکە خەمڵاندەکەم زۆرترە چونکە ئەو ژمارەم گەورە کرد 86 بوو کرد بە 90 ڕاستە ئەو ژمارەم بچوو کردەوە بەڵام ژمارەکەی دیم زۆر گەورە کرد 77,000 نێزیکە لە 81,000 خەمڵاندنەکەم زۆر باشە لێک بدە بخەمڵێنە هەتا ساغی بکەیەوە یەکەم جارە من دەخەمڵێنم 44 دەکەمە 40 35 ئەویش دەکەمە 40 دەکاتە 1600 بزانم دەکا 1600 نێزیکە لە 1600 یان نا 5 جاران 4 20 دووەکەی دەبی ئاگام لێبی دوایە لای بم 5 جاران 4 20 کۆ 2 22 22 تەواو زوو لێرە سفرەکی دادەنێم ئەوجا 3 جاران 4 12 دەبی ئاگام لەو یەکەی 3 جاران 4 12 کۆی بکەمەوە لەگەڵ یەکی دەکا کۆ یەک دەکا 13 ئەوە یەکەکەش ئەوها بنووسم ئێستا کۆیان بکەمەوە 0 و 0 و 0 2 0 هەر 0 2 2 4 2 3 5 و یەکەش دێتە خوارێ 1540 زۆر نێزیکە لە 1600 1540 زۆر نێزیکە لە 1600 کەواتە خەمڵاندنەکەم خراپ نەبوو ئێستا بێمە لای پرسیاری باوەڕ ناکەم بتوانم هەموو ئەو پرسیارانەشی کارکەم تەنیا خەمڵاندنەکەی دەکەم چونکە ئیدی ڕێسا و یاسایەکەی دەزانین لێرە خەمڵاندنەکەی 63 بکە 60 42 بکە 40 لە کاتی لێکدان دەبیتە 2400 بژمێریش هەیە هەتا بتوانی ساغی بکەیەوە خوێندکاری ژیر
63 جاران 42 بە بژمێر دەتوانێت ساغی بکەیەوە بزانی نێزیکە لەو ژمارە یاننا، بەڵام بێگومان دەبی بە خۆمان ئەژمێرکردنەکەی بکەین، لێکدانەکەی بکەین ئەو جە ساخکردنەوە بە بژمێر هەتا بزانین نێزیکە لەو ژمارەیە یاننا. خەمڵانەکەی لێرە دیسان 70 جاران 60 دەکاتە 4200 بە خەمڵاندن. لێرە 78 دەکەمە 80 45 دەکەمە 50 هەرچەندە هەردووچیان گەورە دەبن تۆزێک ڕەنگە جیاوازی هەبی لە کاتی 5 دەکات هەمووی دەبیتە 4000. لێرە هەردوو ژمارەکانم گەورە کرد بەخۆی زۆر زۆر باشە ژمارەکە گەورە بکرێ یەکیش بچووک بکرێ هەتا ئەنجامی لێکدان نێزیک بی لە ئەنجامە دروستەکە. ئەگەر هەردووچیان زۆر کەم ژمارەکە ئەو ژمارەی لێرە بەڕاستی ئەنجامی لێکدان گچکەترا لە 4000 بچووکترا لە 4000. لێرە 97 دەکەمە 100 65 دەکەمە 70 کەواتە دەبیتە 7000 ئەنجامی لێکدانەکە 7000. پرسیاری 12 تەواو بێمە لای پرسیاری 13 71 دەکەمە 70 61 دەکەمە 60 4200 ئەنجامی لێکدانیش دەبی نێزیک بی لە 4200. لێرە 187 دەکەمە 190 هەرچەندە 190 ڕەنگە ئاسان نەبی دەکەمە 200 35 دەکەمە 40 000 2 جاران 4 8000 ئەنجامی لێکدانەکە دەبی نێزیک بی لە 8000. با ئێستا ئەو لێکدانەی چاکەم چون کاس دەکەم تۆزێک ئاسان نەبوو 8000ەکەی با بنووسم هەتا لە بیرم نەچووە. 5 جاران 735 5 جاران 8 لەگەڵ 3 کۆ 3 دەکات 43 سەیەکەی دەنووسم 4 لێرە 5 جاران 1 5 کۆ 4 دەکات 9 3 جاران 7 21 1 لێرە 2 لێرە 3 جاران 8 24 24 کۆ 2 26 3 جاران 1 3 کۆ 2 5 ئێستا کۆیان دەکەمەوە 5 4 15 6 6545 لێرەش بووە 8000 تۆزێک زۆر لێک نزیک نینە بەڵام لەبەر ئەوەی کە ئەو ژمارەشم گەورە کرد ئەو ژمارەشم گەورە کرد ئەو های لێ هات بەڵام هێشتاش هەر ئەنجامی لێکدانەکەم شیاوە چونکە هەردوو ژمارەکانم زۆر گەورە کرد. لێرە 470 دەکەمە 472 دەکەمە 7 ئێستا 30 و 28,000. پرسیاری 17 پرسیاری 14 237 دەکەمە 240 21 کەش دەکەمە 20 لە کاتی لێکدان 2 جاران 4 8 2 جاران 2 4 دەبی بکاتە 4800 نێزیکەی 4800. پرسیاری 15 چاکم کرد ئەو پرسیارانە 15 تازە چاک کرد وابزانم. پرسیاری 17 43 بکەمە 40 21 بکەمە 20 لێکیان بدەم یەکسانە بە 800 لە کاتی لێکدان ئەوها بنووسە 43 جاران 21 1 جاران 3 1 جاران 4 2 جاران 3 2 جاران 4 و کۆیان بکەمەوە 3 و 10 و 903 زۆر نێزیکە لە 800. 612 بکەمە 600 نێزیکی کەمەوە 51 بکەمە 50 لێکیان بدەم
3 سفرم هەیە 6 جاران 5 30 دەبی بکاتە نێزیکەی 30,000. پرسیاری 19 900 جارانی 8 3 سفر هەیە ئەنجامی لێکتان دەبی بکاتە نێزیکبی لە 72,000. 72,000. خوێندکاری ژیر ئەوە بوو لێکدانی ژمارەی 2 ڕەنووسی لەگەڵ یەک. زۆر ئاسانە ئەگەر ئەمن پەیڕەوی ڕێسایەکان بکەم و پەلە پەلم نەبی ئەو ژمارەی کە دەینووسمەوە لە لایەکی دانێم کە لە بیرم نەچی و پاشان کۆی بکەمەوە لەگەڵی. خەمڵاندنیش ساختکردنەوەیەکە کە ڕەنگە ئەمن هەڵم کردبی بگەڕێمەوە و هەڵەکەم چا بکەمەوە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.